دوای تەواوکردنی خولی ڕاهێنانی پیشەیی لە پرۆژەی میرڤان ئەستاوەرس بۆ بە دەرفەتێک بۆ من کە بتوانم هەلی کارم هەبێت لەم پرۆژەیەدا و بەردەوام بم. من محەممەد قوسی فواد خوێندکارە زانکۆی نێودەوڵەتی قەیوان پاش تەواوکردنی سمستەری ئەکادمیەکانم ئێستا سمستەری هەشتەمان وەرگرتووە بە شێوازی پراکتیس. ئەم سمستەرە بە شێوازی پراکتیس دەرفەتێکی گرینگە بۆ خوێندکاران بۆی ئەو شێوازی کە خوێندویانە لە پێشوودا بتوانن بە پراکتیسی بیبین و تەطبیقیکەن. من ئێستا سمستەری هەشتەمەم وەرئەگرم لە میرڤان ئەستاوەرس پرۆژێکی نیشتەجێبوونە لە شاری سلێمانی. ئەم پرۆژەدا من وەکو کارمەندێکی HR بەشداریەکەم لێرە و دەرفەتی ئەوم هەیە کە بتوانم سمستەری هەشتەمم وەرگرم و کە بەشێکە لە خوێندن لە زانکۆی نێودەوڵەتی قەیوان کەم شێوازی خوێنە سەرپەرشتیاری دەکرێت لەلایەن سەرپەرشتیارێکمەوە لە میرڤان ئەستاوەرس و سەرپەرشتیار لە زانکۆی نێودەوڵەتی قەیوانەوە. ئەم شێوازە شێوازی کریدیتە و دەرەجەی لەسەرە و بۆ خوێندکاران یەکێکە لە هەلومەرجەکان بۆ ئەوەی پێش تەخەڕوج بەکاربێت. هەروەها بە خۆشحاڵیەوە دوای تەواوکردنی خولی ڕاهێنانی پیشەیی لە پرۆژەی میرڤان ئەستاوەرس بۆ بە دەرفەتێک بۆ من کە بتوانم هەلی کارم هەبێت لەم پرۆژەیەدا و بۆی وەکو HR دەرفەتێکم لێرە هەیە بۆی بەردەوام بم.